ڕۆژی ئاڵای کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە و سەرجەم ناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگاکان بەرز ڕاگیرە. لە قوتابخانەی گۆران کەرنەڤاڵی ئاڵا بە ناونیشانی ئاڵا ناسنامەی گەلە و پێشمەرگە و شەهیدان لەبیر ناکەین. بەڕێوە چوو. هاوکات ئاڵای کوردستان هەڵکرا. چەندین چالاکی جۆرە و جۆری دیکە تایبەت بەم ڕۆژە ئەنجام درا. ئێمە وەک پەروەردە بەڵێن دوو پاتەکەینەوە کە بەردەوام بین لە خزمەتکردن و بەردەوام بین لەوەی کەنەوەی دوا ڕۆژمان ڕابهێنین لەسەر ئەوەی کە وڵاتی خۆش بێ، خاکی خۆش بێ، شەهیدی خۆش بێ و ئاڵا بەرز ڕابگرێ، ئەرکێکی پەروەردەیی و ئینسانیشمانە. لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان ڕۆژی حەڤەی کانونی یەکەم هەموو ساڵێکی بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کردووە. لە سەرجەم فەرمانگە و دام و دەستگاکانی هەرێمی کوردستانیش چالاکی بۆ بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان بەڕێوە دەچێت. ئەمە هەمومان کوردی نەبێ ئاڵای کورد بپارێزین و هەموو ساڵێ پێم باشە ئەم نمایشە بکرێت و بۆ بەرزکردنەوەی ئاڵامە. پیرۆزبای ڕۆژی ئاڵا لە هەموو گەلی کورد ئەکام لە هەشوا پارچەی کوردستان ئیشەڵا ئاڵاکەممان هەر بەگەشتەوەی ئەکەشێتەوە و ئەم ڕاستیمانە بەعام شتێکی زۆر باشە هەتا هەبێت و نەوەکانی دواتر و ئێمەش هەموو کاتێک یادی بکەینەوە بۆ ئەوەی بە ئاڵای کوردستان شاد بینەوە و ڕێزی لێ بگرین. کورد لە کۆنەوە گرنگی زۆری بە ئاڵا داوە. لە حەفتەی کانونیەکەم 1945 بۆ یەکەم جار پێشەوا قازی محەممەد ئاڵای کوردستانی لە شاری مەهاباد هەڵکرد. ئەوەی جێگەی هەڵوەستەیە لەسەر بینای زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئاڵای کوردستان بە دراوی یاخود بە کۆنی دەبینرێت. داواش دەکرێت ساڵانە لەم ڕۆژەدا ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگا ڕسمیەکان نوێ بکرێتەوە و بە ڕازاوایی هەڵبکرێت.